کاک سەردەشتوونی باشی جان سوپاس سلامت تو بەڕێوەبەری ئاوی هەولێری وەنیا بەڵێ فەرموویە وەڵایە من لە سویدم پرسیارێکم هەیە لە بەڕێزت ئەوڕۆ ڤیدیۆیەکمان دیت پێم خۆش بوو گفتوگۆ لەگە بکەم بەڕێزەوە قسە لەگەیەک بکەین وەڵاهی ئەوجا من لە ناو ئیجتیماعێکیمە بەڕێزت من گفتوگۆم بەرزال نییە ئەگە ئیشێکی تایبەتت هەیە تا تەداخلت دۆ بکەم بە ئەم پێم گوتی تەلەفۆن لۆ دەکەمەوە گوت زۆر ئاسایە نەرگۆ بەش تەلەفۆنم لۆ دەکەیەوە بەڵام ئەمن لە سویدەوە لەگە من گفتوگۆ بکەی وامزین لە هەولێری کێشەکەت هەیە لۆ چارەسەر بکەم ئەمن تەلەفۆنی خەڵکی زۆر لەگەردێ کێشەیان بۆ چارەسەرکەن بەس پێم ئەتو ڕقەمەکەی من براکەم ڕقەی منت ناسی ڕقەمی تو نازانم ئەتو ناناسم ناوەڵە ناتناسم ڕقەمەشی 4,000 و چند نازانم چەندی خاریجە گوت داخۆ چێ بزانم کێشەکی هەیە باشە ئێستاش ئەوە پرسیارەکەیە خوا فەرموو خزمەتت کەم یەک پرسیاری خۆت بکە بەزەری گفتوگۆ یعنی سەعاتێک بچینە دوو گفتوگۆ نانە دڵنیا بە پێ 6 دقە باشە ینی بە جددیمە تو بەچوی فەرموو گیانە لە خزمەت ئەتو ئەوڕۆ ئەمە جێمان لێبوو بەو خۆ پیشاندەرانت گوت ئاژاوە چین باشە مەفهومی ئاژاوە بەخە کەسم نەگوتی ئاژاوەچی بە ئەو سەلامە ویستی فەوزایەکی دروستکە لەناو قاعی چوە دەرێ هەدەوەندە ئەی باش بەس ئەمە ڤیدیۆکە بەدەوی خۆت ئەڵێی بەدەوی خۆت ئەڵێی خۆم بەڵێ دەڵێم بۆم نەگوتی ئەو پێ6 کەسەی کە من دیتیتم ئەی باشە ئەگەر ئەمە ئەو پیرێژن و پیرەمێردانە باشە ئەو پیرێژن پیرەمێردم نەگوتە براجیان ئەمن باسی پیرەمێرد ئەی چێ ئاژاوە جێر بوو ئەی چێ منداڵی گچکە عافیە بزانە منداڵی گچکە ئێ خەڵک دێتە ناخۆت و نادوانڕێ بەس خەڵک بێ ئاوە بێ ئاو دێتە سەجادەی بچووکترین مافە ئامۆزە لە خزمەتتاندا دەبم بەڵام ئەو جەماعەتە پریزنتێشنێکمان لۆکردن مادەم قسەکە دوایە هەموو تەفاسیلی مەشاکلی ئاوی هەولێرما هەموو لۆ باسکردن بەڵام ئەو برادرە وشەیەکی هەربژار ئەو وشەیەش لە چێ هات گوتم لە ناو مەوزوعەکەی ئەوە مناقەشەکەی دووەمە ئەوی ئەو بڵاوی کردو بەڵام لە ناو مناقەشەی یەکەم کە نەیدیتێ بەڕێزیان لە ناو مناقەشەی یەکەم باز دەکرێتن بەڵێ خەڵکەکە بێ ئاوا خەڵکەکە پێویستە ئاوی لۆ دابینکەی بەڵام 4-5 کەسێک وەکو ئاژاوە لە بۆ ناو استقلالکردنی بابەتەکە بەسیار یعنی ئاژاوە چۆن چیان کردی خەڵک هاتە سەجادەی براکەم ئەنگۆ دەبی ئاگاتان لە مستەڵعاتی خۆتان بی ئەتوو دەبی خزمەتکاری خەڵک بی نەک تۆمەت بکەی تۆ بۆ خۆت ژیانەژی باش من ناو قادر نادر ئەمن دەدناسم بەخۆ بە باب تۆ دەدناسم ئەم دەزانم کوڕی عەبدولخالق سەرسامی لە سەردەمی بەحسەوە چۆن بوونە تا ئێستاگە بە قوربان یعنی بابت بەعسی نەبوو بابت بەعسی نەبوو بەڵێ ناتناسم قسەم لەگەمەکە عەفوومکە ناتناسم ئێبرام لە تەجەریدە و شتیوالە دەیان شت نەناخر پێویست ناکات و بە خەڵکی و لێرە بری ئاژاوە ژێر بابەت تو بە خۆ خەڵک خۆ پیشاندان دەکەن و پێیان دەڵێ ئاژاوە ژێر لە دیاتی ئەوەی خزمەت کات بە خۆت دەڵێ لەگە خۆ پیشاندەرە هەندێک خۆ پیشاندەرم بووە هەر یەکێک باسیش بە خەڵکی دەگوت مخەڕیب ئەنگۆ